سلام عليك سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان ئەو ڕۆکە ئامنزیلان لەگەڵ دانی و نوڕە دەمانەوێت پرێزنتێشنێکتان پێشکەشکەین دەربارەی بەیبی برین ئەڵتراساوند واتە سونەری مێشک بۆ منداڵان بە سەرپەرشتی دکتۆر عەبدوڕەحمان هیوادارم بتوانین لەو پرێزنتێشنە سودەی کەمیش بوو پێتان بگەیەنین. لێرەدا ئاوفاینەکەمان هەیە کە پێی کاتوە لە چەند خاڵێک و خاڵانە تۆپیکن بۆ هەرێک لە پێیجەکەمان لەو پرێزنتێشنە. یەکەم پێیج باس لەوە دەکەین ئایا ئەڵتراساوند چێواتە پێناسەیەکی گشتی ئەڵتراساوند. دواتر پێناسەیەکی تایبەت بە ئەڵتراساوند ئۆف بەیبی برین دەکەین و هەروەها مێژووی سۆنەری مێشک مێژووکەی لە کێوە سەری هەڵداوە چۆن بووە و هەروەها دەتوانین چەند حاڵەت دیاری بکەین بەهۆی ئەڵتراساوند ئۆف بەیبی برین و هەروەها باسی ئەوەش دەکەین بۆچی سۆنەری مێشک زیاتر بۆ منداڵان دەژێت وەک لەوەی بۆ گەوران واتە منداڵانی تازە لەدایک بوون و هەروەها تەکنیکەکەی چۆنە کرانیال ئەڵتراساوند و هەروەها پارامتەرەکان باس دەکەین هەروەها باسی کاتی ئەو کاتێکەوە دەتوانین ئێمە ئەڵتراساوند بەکاربێنین بۆ منداڵانی تازە لەدایک بوو و هەروەها بۆ ئافرەتانی پرێگنەنسی واتە کاتێکەوە ئافرەت پرێگنەنسیە دەتوانین بەهۆی سۆنەرەوە بتوانین ئەو حاڵەتانە دیاری بکەین کەوە ئایا منداڵەکە برینێکی نۆرمەڵ ئۆر ئەبنۆرمەڵی هەیە و هەروەها دواتر باسی ئەوە دەکەین کەوە چۆن ئامادەکاری بکەین بۆ ئەڵتراساوند و باسی پلێنەکان دەکەین بە چەند پلێنە و چۆنە پلێنەکان چیمان پێ دەڵێن و هەروەها باسی دۆبلەریش دەکەین دوبلەر چ ڕۆڵێکی هەیە لە ئەڵتراساوند ئۆف برین و هەروەها نۆرمەڵ و ئەبنۆرماڵیتیەکەشی دواتر باسی ئەوە دەکەین چ کاتێک ئێمە پێویستە لەسەرمان کرانیال ئەڵتراساوند ئەنجام بدەین بۆ ئەو منداڵە یاخود ئەو منداڵ تازە لەدایک بووە ئەو ڕێگریانەش باز دەکەین کەوا ئەو ڕێگریانێکەوە دەبنە هۆی ئەوەی لیمیتیشن بکەن واتە ڕێگر بن بەرامبەر ئەوەی ئەڵتراساوندەکەمان بە شێوەیەکی جوان یاخود بە شێوەیەکی باش بگیرێتن و هەروەها باسی ئەدڤانتج و دیسئەدڤانتجەکانی دەکەین واتە لایەنی باش و لایەنی خراپش. What's ultrasound واتە ئەلتراساوند چێ و باسێکی گشتی ئەلتراساوند بکەین. ئەلتراساوند جۆرە پشکنینێکی پزیشکیە بەکارهێنانی های فریکوێنسی ساوند وێڤز وێنەی زیندوی ناوەوەی لەشمان پیشان دەدا زۆربەی کات پێی دەوترێت سۆنۆگرام ئۆر سۆنۆگرافی دکتۆرەکان زۆربەی جار ڕێنیشاندەرمان دەبن بۆ بەکارهێنانی ئەلتراساوند بۆ بینینی شانە نەرمەکانی لەش زۆرجار بەهۆی ئەلتراساوند دەتوانین شانە نەرمەکان بینرێن بەڵام بۆ نمونە لە ئێکسڕێ ناتوانێت ئەو شتە ببینرێتن دکتۆرەکان ئەلتراساوند بەکاردەهێنن بەهۆی چەند هۆکارێک بۆ نمونە کاتێکەوە کەسێک هەست بە ئازار بکە لە شوێنێکی یاخود هەڵاوسان لە شوێنێک یاخود ئینفێکشن واتە هەوکردن ئەلتراساوند سکانێکی تەندروست و هەروەها بێ ئازاریشە لێرەدا باسی ئەلتراساوند ئۆف بەیبی برین دەکەین واتە سۆنەری مێشک بۆ منداڵان و چییە چۆن ئەنجام دەدرێت و لە چ تەمەنێک ئەنجام دەدرێت باسی هەمووی دەکەین سۆنەری مێشک بۆ منداڵان شەپۆڵی دەنجی بەکاردێنێت بۆ دروستکردنی وێنەی ناوەوەی مێشک ئامێری سۆنەری مێشک هەڵدەستێت بە ناردنی کۆمەڵێک شەپۆڵی دەنجی بۆ بەشە جیاوازەکانی مێشک بەم شێوەیە لەسەر ئامێری سۆنەرەکەمان یاخود بڵێن لەسەر ئەو کۆمپیوتەرێکە هەمانە وێنەیەکمان بۆ دروست دەبێت وێنەیەکی ڕەشسپێک کە بەشە جیاوازەکانی مێشک لەخۆ دەگرێت بۆ نمونە ڤێنتریکەڵەکان واتە the fluid filled cavities in the brain وهروها بڵەد ڤیزڵ و چەندان بەشی تر ئامێری سۆنەری مێشک یاخود بڵێن ئامێری سۆنەر کە تایبەت بێ بە مێشک تەنها بۆ منداڵانی تازە لەدایک بوو یاخود بڵێن زیاتر بۆ منداڵانی تازە لەدایک بوو ئەنجام دەدرێت وەک لە تەمەنی پێگەیشتوان بۆ لەبەرەوەی خۆمان دەزانین کەلەی سەر کۆمەڵێک کەلێنی هەیە لە منداڵانی تازە لەدایک بوو ئەو کەلێنانە هێشتا بە تەواوی یەکیان نەگرتووە بەڵام لە پێگەیشتواندا بە تەواوی یەکیان گرتووە ئەو کەلێنانە و هەروەها بەشێکی تر هەیە لە ناوەندی کەلەی سەر لە منداڵانی تازە لەدایک بوو پێی دەوترێت فۆنتەنێڵ ئەو بەشە بەشێکی سۆفت سپۆتە ڕێگە دەدات بە ناردنی شەپۆڵی دەنگی بۆ بەشە جیاوازەکانی مێشک
بەم شێوەیە دەتوانین بەشناوەی مێشک ببینین واتە بەهۆی فۆنتەنێڵ دەتوانین ئێمە بەشناوەی مێشک ببین. لێرەدا باسی مێژووی برین ئەلتراساوند دەکەین. ئەکید لەگەڵ سەرهەڵدانی ئەلتراساوند بیر لەوە کراوەتەوە کەوا چون ئەلتراساوند بەشە جیاوازەکانی جەستە بەکاردێت ئایا دەتوانرێت بۆ مێشکیش بەکاربێت یاخودنا. لە ساڵی 1940 یەکەم کەس دکتۆر کارل دۆسک هەستا بە ئەنجامدانی ئەلتراساوند بۆ برین. دواتر لە ساڵی 1970 ئەو ڕێڵ تایم ئیمێجینگە وای کردکەوە شتەکە بێت بە پراکتیکەڵی بە تایبەتی لە منداڵانی تازە لەدایک بووەکو باسمان کردکەوە کەلەی سەریان بە تەواوی کلینەکان یەکیان نەگرتووە ئەمەش ڕێگە دەدات بە شەپۆڵە دەنگەکان تێپەڕ ببن بۆ بەشە جیاوازەکانی مێشک. دواتر لە ساڵی 1970 ئەو شتە بوو بە شتێکی ستاندارد بۆ دیاریکردنی خوێنبەربوونی مێشک و هەروەها برینی مێشک لە منداڵانی تازە لەدایک بوو. دواتر تەکنیکی دۆبلەر وای کردکەوە بتوانین ئێمە مێژەرمێنتی برین بڵد فلۆ بکەین واتە ڕێژەی خوێن لە مێشک بتوانین دیاری بکەین. لێرەدا ئەو بۆمان دەرکەوتکەوە ئەلتراساوند بوو بە شتێکی پێشکەوتووە هەروەها بە سوود بۆ منداڵانی تازە لەدایک بوو و هەروەها بۆ پێگەیشتوانیش. Common conditions detected by baby brain ultrasound واتە ئەو حاڵەتە باوانەی بەهۆی ئەلتراساوند برین لە منداڵاندا دەتوانین بەدی بکرێن. چەند حاڵەتێکمان هەیە زۆرن حاڵەتەکان بەڵام لێرەدا 7 حاڵەتی باو باز دەکەین. یەکەم حاڵەت intraventricular hemorrhage واتە خوێنبەربوونی ئەو بەشەی مێشک کە پڕە لە شلە یاخود بڵێن ventricles of the brain. ئەو حاڵەتە زیاتر لە منداڵانە بەدی دەکرێت کەوا پێش کاتی خۆیان لەدایک دەبن واتە زووتر لەدایک دەبن prematures baby. دوم حاڵەت preventricular leukomalacia لێرەدا زیان بۆ بەشەی مێشک دەکەوێت کە پێی دەوترێت شانەی سپی کە دەوری ventricleی داوە. زیاتر ئەو حاڵەتەش لە منداڵانە بەدی دەکرێت کە پێش کاتی خۆیان لەدایک بوون وەکو حاڵەتەکەی تر. حاڵەتی سێم هایدرۆسیفالۆس. هایدرۆسیفالۆس کەڵەکەبوونی شلەی مێشک واتە کەڵەکەبوونی شلەی مێشک واتە زیادبوونی شلەی مێشک ئەوەش کار دەکات سەر ventricle وا دەکا فراوانتر بێت لە قەبارەی ئاسایی خۆی. حاڵەتی چوارەم congestional abnormalities لێرەدا پێکهاتەی مێشک نۆرماڵ نییە واتە پێکهاتەکەی جۆرێکی ترە وەکو لەوەی لە نۆرماڵ هەیە ئەوە زیاتر زگماکیە ئەو جۆرە حاڵەتە. حاڵەتی دواتر حاڵەتی پێنجەم ئینفێکشن واتە هەوکردن. لێرەدا دوو جۆرە هەوکردنمان هەیە هەوکردنی پەردەی مێشک و هەوکردنی بەشی ناوەوەی مێشک. حاڵەتی شەشەم ماسس دەتوانین بڵێن tumors or cyst واتە گرێ یاخود کیس یاخود هەر شتێکی تر abnormal growth بێتن لە دەوروبەری مێشک یاخود لە ناوەوەی مێشک. حاڵەتی کۆتایی damage from lack of oxygen لێرەدا بەهۆی ئەوەی کەوا ئۆکسزین و بڵەت بە تەواوی بۆ مێشک ناچێت ئەوە مێشک تووشی برین دەبێت پێی دەوترێت injury of brain. حاڵەتە باوانەی کە تازە باسمان کرد لێرەدا وێنەی هەر 7 حاڵەت هەیە بۆ نمونە حاڵەت یەکەم intraventricular hemorrhage وەکو دیارە و هەروە حاڵەتی دووەم و حاڵەتی سێم چارەم و پێنجەم و شەشەم و حەفتەمیش بۆ هەر یەکەیەکان وێنەیەک هەیە و هەروەها لە هەر وێنەیەک دیارەکەوە لە شوێنێکی مێشک یاخود لە بەشێکی مێشک ئەو جۆرە حاڵەتە هەیە. باسمان کرد بۆچی ئەلتراساوند زیاتر بۆ منداڵان بەکاردێت منداڵانی تازە لەدایک بوو وەک لە پێگەیشتوان ئێستا هۆکارەکەی باز دەکەین. کەلەی سەر چەند کەلێنێکی هەیە کاتێکەوە لەدایک دەبی بەپێی تەمەن واتە بەپێی پێگەیشتنی تەمەن ئەو کەلێنانە نامێنێت و هەروەها ئێسکی کەلەی سەر ئەستورتر دەبێت ئەمەش ڕێگر دەبێت لە بەردەم شەپۆڵە دەنگەکان بۆ تێپەڕبوونی بەو ئێسکەی کەلەی سەر بۆیە ناتوانین بەشی ناوەوەی مێشک ببیندرێت لە پێگەیشتواندا. ئەو کاتە دەتوانین بەشی ناوەوەی مێشک ببینین کاتێکەوە کەسەکە نەشتەرگەری بۆ کراوە یاخود لە کاتی نەشتەرگەری کە بەشی کەلەی سەری کراوەتەوە لەو ڕێگایە دەتوانین بەشی ناوەوەی مێشک ببینین. بەڵام لە منداڵاندا وەکوتمان ئاوانەیە لە منداڵان سکەڵ واتە کەلەی سەر کەلێنەکان بە تەواوی یەکیان نەگرتووە هەروەها سپۆتێک لە ناوەڕاستی کەلەی سەر هەیە وەکوتمان پێی دەوترێت فۆنتێنێڵ
لێوێدا دەتوانن شەپۆڵە دەنگەکان بە ئاسانی تێپەڕ بن بۆ بەشە جیاوازەکانی مێشک. باسی کانال ئۆلتراساوند تەکنیکەکەین واتە تەکنیکی ئەنجامدانی کانال ئۆلتراساوند چۆنە و چۆن نییە. بۆ بەدەستهێنانی وێنەیەکی هەر کوالێتی پێویستە ئەو کەسێکەوە ئەلتراساوندەکە ئەنجام دات واتە ئەو دکتۆرێکەوە ئەلتراساوندەکە ئەنجام دەدات پێویستە شارەزاییەکی تەواوی هەبێت لە ڕێکخستنەکانی ئامێرەکە و هەروەها جۆری و شێوازەی ئامێرەکە و هەروەها هەڵبژارنی جۆری ترانسدوسەرەکە هەڵبژارنێکی زۆر گرینگە بۆ ئەوەی ئێمە وێنەیەکی تەواو پڕکوالێتیمان هەبێت. بە شێوەیەکی گشتی بۆ ئەنجامدانی ئەلتراساوند ئۆف برین دوو جۆرە ترانسدوسەر بەکاردێت. ئەوانش کۆنڤێکس ترانسدوسەر بۆ پێکهاتە قوڵەکان و هەروەها لینیەر ترانسدوسەر بۆ پێکهاتە ڕووکەشەکان. لەوانەیە هەندێک حاڵەتی ئەبنۆرمەڵ هەبێت واتە لە نۆرمەڵ نەبێت پێویست بکە هەردوو شێواز بەکاربێت واتە هەردوو ترانسدوسەر بەکاربێت هەم کۆنڤێکس هەم لینیەرش. لە منداڵانی تازە لەدایک بوو واتە ئەو منداڵانەی زیاتر پێش 28 ڕۆژ کێرڤلاینەرێکی ترانسدوسەری 11 مێگاهەرتزی شێوازێکی نمونەیە کە بەکاربێتن و هەروەها لەو منداڵانێکەوە 6 مانگە تەمەنیان منداڵی تازە لەدایک بوو 8 مێگاهەرتز ترانسدوسەر وێنەیەکی باشمان نیشان دەدات و هەروەها لە نێوان 14 بۆ 18 مێگاهەرتز لینیەر پرۆب وێنەیەکی باشی قوڵمان نیشان دەدات. ئەوەش ڕێگە دەدات بە بینینی بەشە قوڵایەکانی مێشک بە تایبەتی لەو منداڵانەی کەوا زووتر لە کاتی خۆیان لەدایک بوون واتە 14 تا 18 مێگاهێرتز لینیەر پرۆبس بۆ منداڵانە بەکاردێت کەوا پێش کاتی خۆیان لەدایک بوون واتە لە 9 مانگ زووتر لەدایک بوون. سلام علیکم مەمنیش دانیم لێرەدا دێین باز لە پارامترەکان دەکەین. لە سەرەتادا فریکوێنسی دەبێت لەگەڵ پێکهاتەی هەڵسەنگێنراوی تەمەن و قەباری منداڵەکە بگوزێنرێت. 7.5 تا 10 مێگاهێرتزی فریکوێنسی گونجاوە بۆ سکانی سەرەتایی تەواوی مێشک و هەروەها 9 بۆ 18 مێگاهێرتز بەکاردەهێنرێت بۆ دووەم هەڵسەنگاندنی ورتر بۆ پێکهاتە ئەنەتۆمیەکە و هەروەها قوڵی لە سەرەتای توێژینەوەکەدادا پێویستە مەودای بینینی سکانەکە ڕێک بخێت بۆ ئەوەی زۆرترین قۆڵی سەری لەخۆ بگرێت و بۆ بینینی هەموو ناوەڕۆکی سەر بە شێوەیەکی گونجاو و هەروەها گەین ڕێکخستنی گونجاوی گەین یارمەتیدەرە بۆ ئەوەی دۆزینەوە گرنگەکان لەدەست نەبرێت یاخود دۆزینەوە نائاساییەکان وەکو نەخۆشی هەڵا دەستنیشان بکرێت و زۆربەی ئامێرە مۆدێرنەکانی سۆنەر دوگمەیەکیان هەیە بۆ ئەوەی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ڕێکی بخات. و لە کۆتاییدا فۆکس پێویستە فۆکسەکە بە درێژایی توێژینەوەکە بجوڵێنرێت کە لەگەڵ ناوچەی بەرژەوەلیدا بگونجێت بۆ سکانی سەرەتایی پێویستە فۆکسەکە لە پشتەوە دابدرێت و بە پێی دۆزینەوەکە بجوڵێنرێت. Timing for brain ultrasound during pregnancy and after birth. سۆنەری مێشک لە کاتی دووگیانی و لە دوای لەدایک بوون. لە سەرەتادا لە کاتی دووگیانی سۆنەر لە ڕێگەی زێ لە دەوروبەری 6 هەفتە دەتوانێت بوونی کۆرپەلە پشتڕاست بکاتەوە و لە 8 هەفتەدا پێکهاتی زیاتر پێناسە دەبێتن. پێشنیار دەکرێت سکانێکی ورتر لە نێوان 11 بۆ 14 هەفتەی دووگیانیدا ئەنجام بدرێت چونکە کە لەسەری ئێسکایی مێشک دەردەکەوێت. لە ئەنجامدا هەندێک لە پسپۆران پێشنیاری ئەوە دەکەن کە تا 14 بۆ 16 هەفتە چاوەڕێ بکرێت بۆ بینینی ورتر و ڕوونتر لە مێشکی کۆرپەلە چونکە هەندێک پێکهاتە هێشتا بە تەواوی لە سکرینکردنی پێشودا دروست نەبوون. سێمانگی دووەم و سێم هەمیشە پێشنیار دەکرێت سۆنەر لە سێمانگی دووەم یان سێم بکرێت و دەتوانێت مێشکی کۆرپەلە بە بەکارهێنانی سۆنەری ترانسئەبدۆمیناڵ ئان ترانسڤیجنال ئەلتراساوند بکرێتن هەڵسەنگێدرێت ئەگەر کۆرپەلەکە لە پێشکەوتنی سەردا بێت. و هەروەها دوای لەدایک بوون بۆ منداڵی تازە لەدایک بوون نیوبۆرن پشکنینی ڕۆتینی سۆنەری ڕۆتینی سەر پێشنیار دەکرێت بۆ هەموو ئەو کۆرپانێک کە پێش 30 تا 32 هەفتەی دووگیانی لەدایک بوون. یەکەم سکان بە زۆری لە ماوەی هەفتەی یەکەمدا لە دوای لەدایک بوون ئەنجام دەدرێت لەگەڵ سکانی بە دواداچوون لە دەوروبەری 4 تا 6 هەفتە یان 28 ڕۆژ
دووبارەکردنەوەی سکانەکە ڕەنگە دووبارەکردنەوەی سکانکردن پێویست بێت بەپێی بارودۆخی کۆرپەلە بە تایبەتی ئەگەر هەندێک کۆکاری مەترسیداریان هەبێت یان زیاتر لە 48 کاتژمێر لەسەر ئامێری هەناسەدان بن ئەو حاڵەتەکانی تریش هەروەها ڕەنگە سۆنەری سەر بۆ کۆرپەی تەمەن یاخود کۆرپەی گەورەتر پێشنیار بکرێت ئەگەر نیگەرانی تایبەت وەک گومانی خوێنبەربوونی ناوسەر یاخود ischemic injury یعنی برینداریبوونی ischemi هەبێت لە منداڵەکەی. How to perform the scan چۆنێتی ئەنجامدانی سکانەکە بەکارهێنانی جیاواز بۆ دڵنیابوون لە بەرکەوتن و کەمکردنەوەی پەستان و هەروەها جوڵەی هەستیار و نەرم لە پێشەوە و دواوە و هەروەها بەدەستهێنانی زنجیرەیەک وێنە لە sagittal plane. Coronal plane سۆنەری مێشکی منداڵ coronal plane گرنگترین بەرنامەی نیشانکردن هەڵسەنگاندنی مێشکە. سەرەتادا سکانکردن دەست پێ دەکات لە frontal lobes ژمارە 1 بۆ تاقیکردنەوەی بەشە پێشەوەییەکانی مێشک و پاشان level of frontal horns of lateral ventriculus بۆ هەڵسەنگاندنی قەبارە و شێوەی خانەکانە و level of ژمارە 3 level of formant of montro anterior ventricle کە ئەوانش نیشانەی گرنگ بۆ ناسنەوەی و گواستنەوەی ناوەندی هادروسێفالس بەکاردێتن یعنی شوێنەکەی و لە level of trigone of lateral ventriculus بۆ هەڵسەنگاندنی شێوەی خانە گەورەبوونی بافتی دەوروبەری بەکاردێتن و لە کۆتایشدا لۆبەکانی پەریۆتۆ ئۆکسیپیتالەکان بەکاردێت بۆ پشکنینی زەخم یان گۆڕانکاری لە بەشە دواوەیەکانی مێشک و ئەم ڕێگایە سیستەماتیکی دڵنیایی دەدات لە هەڵسەنگاندنی تەواو پێکهاتەکانی ناو مێشک. sagittal plane سۆنەر یارمەتی دەدات بۆ بینینی پێکهاتەکانی مێشک لە ناوەندی و بۆلا. midline کە ژمارە 3 کە سێم و چارەم ventricle پیشان دەداتن کە بەشە ناوەندیەکانی مێشکن و هەروەها right and left ventriculus کە ژمارە 2 و 4 ئەوە لایەکانی مێشک پیشان دەداتن. temporal and lateral lobes کە ژمارە 1 و 5 بۆ دۆزینەوەی گۆڕانکاری لە مێشک بەکاردەهێنرێت. Doppler ultrasound of the brain سۆنەری دۆپلەر بەشێکی گرنگی سۆنۆگرافی سەری تازە لەدایکبوون کە ڕێگە بە هەڵسەنگاندنی و ڕۆژدنی خوێن دەدات لە ناو خوێنبەرەکانی مێشکدا. سۆنەری لە کاتی ڕاستەقینەدا سەبارەت بە پێرفیوژنی مێشک و بەرگری خوێنبەرەکان و گۆڕانکاریەکانی هیموداینامیک لە هەردوو کۆرپەلی پێشوەرتە و تازە لەدایکبوودا. تەکنیکەکە شێوازەکانی ڕەنگ و سپێکترۆلی دۆپلەر بەکاردەهێنێت بۆ هەڵسەنگاندنی ئاڕاستە و خێرایی ڕەشاوی خوێن بە شێوەیەکی سەرەکی لە خوێنهێنەری پێشەوەی مێشک ACA خوێنهێنەری ناوەڕاستی مێشک MCA و خوێنهێنەری بنەڕەتی و پێوەرەکانی وەرگری I و پێوەرەکانی پەستانی خوێن PI و پارامێتەرەکانی چەندایەتی سەرەکی کە لە خێرایی لێشاوی سیستۆلیک و دایستۆلیکەوە بۆ هەڵسەنگاندنی بەرگری خوێنبەرەکان و حسابی بکراوە. هەڵسەنگاندنی دۆپلەر بە تایبەتی لە کۆرپەلەدا بەنرخە بۆ دیاریکردنی برینداربوون و کەمی ئۆکسیجین ئیسچیمیکس و خوێنبەربوونی ناوسەر و ئاوی سەر یان خراپبوونی خوێنبەرەکان و دەتوانرێت بە سەلامەتی دووبارە بکرێتەوە بۆ بەدواداچوون بەبێ بەرکەوتنی هیچ شتێک. Normal and abnormal Doppler findings دۆزینەوەکانی دۆپلەری ئاسایی و نائاسایی. Normal findings دۆزینەوە ئاساییەکان خوێنبەرەکانی مێشک ڕۆشتنی دیاستۆلیکی پێشەوە نیشان دەدەن لەگەڵ شەپۆلی نەرم و هاوسەنگی لە هەردوو لادا و هەروەها resistivity index in the middle cerebral artery بە شێوەیەکی گشتی لە نێوان 0.6 و 0.8 لە ئینفانتۆ و 0.7 تا 0.9 لە کۆرپەلەی پێشوەخت پریتێرم ئینفاندایە و ئەم بەلایەنە ئاماژەن بە پێرفیوژنی ئاسایی مێشک و بەرگری هاوسەنگی خوێنبەرەکان. دۆزینەوە نائاساییەکان زیادبوونی RI بۆ زیاتر لە 0.9 پێشنیاری کەمبوونەوەی پێرفیوژنی مێشک دەکاتن کە لە نەخۆشی مێشکی کەمۆکسیجینی ئەکسچمیست و هاوسانی مێشک و یان بەرزی فشاری خوێن لەناو سەردا دەرنەگرێت و هەروەها کەمبوونەوەی RI بۆ کەمتر لە 0.5 ئاماژەیە بۆ
پێرفێژنیان لە دەستدانی خۆڕێخستنی مێشک کە بە شێوەیەکی باو لە خنکان یا خراپبوونی خوێنبەرەکاندا دەبینرێت. پێچوانە ڕۆشتنی دیاستۆلێک دۆزینەوەیەکی گرنگە کە پێشنیاری کەمبوونەوەی توندی خوێنبەربوونی مێشک دەکات یاخود مردنی نزیکبوونەوەی مێشک. سڵاوی شنورە لە سلایدەکانی داهاتوو درێژە بە سیمینارەکەمان دەدەین. لەو سلایدەدا باسی ئەو ئاماژانە دەکەین کە لە منداڵی تازە لەدایکبوو یان کۆرپەڵە پێمان دەڵێن ئایا پێویست بۆ پشکنی CUS دەکات یاخود نا. لە چەند خاڵێکدا باس دەکەین. لە خاڵی یەکەمدا باسی ئەومان کردیا ئەبنۆرمەڵایەتی یان زیادبوونی خێرا قەبارەی سەردا. خاڵی دووەمیان باسی ئەومان کردیا خوێنبەربوونی ناو سەر یاخود پاڕانکیمەڵ ئەبنۆرمەڵایەتی ئەو نەخۆشیەیە کە دەبێت تێکچوونی شانەکانی مێشک. لە خاڵی سێمدا باسی ئەومان کردیا باسی ڤێنترۆمێگاڵیمان کردیا ئەوەش گەورەبوونی نائاسای قەبارەی ڤێنتریکڵن و هایدرۆسیفۆلس کۆبوونەوەی ئاوا لە سەردا. خاڵی پاشەنجین ڤاسکولەر ئەبنۆرمەڵایەتیە و خاڵی پاشەنجینیش suspected hypoxic ischemic injury دروست دەبێت بۆی کەمی ئۆکسجینەوە. و لە خاڵەکانی دواییشدا برین ئەبنۆرمەڵایەتی لە کاتی لەدایکبووندا بەدی دەکرێت لە ئەنجامی تێکچوونی گەشەی کۆرپەڵە. نیشانەکانی CNS ئەویش Central Nervous System. نیشانەکانی چن؟ گرژبوونە، ناتەواوی دەم و چاوە، مایکرۆسێڤالیە و مایکرۆسێڤالی. ئەو کۆرپەڵانە دەگرێتەوە کە بە شێوەیەکی تەندروست گەشەیان نەکردیە هەوکردنی مێشک. خاڵی پاشەنجین گومانکردنی یاخود بەدیکردنی هێترۆمایە و هەروەها کرانیۆسینستۆسیس کەموکڕیەکی زگماکیە کە ئێسکی کەلەی سەری منداڵ زۆر زووبەیەکەوە دەبەستێتەوە و دەبێت هۆی ئەوەی کە کەلەی سەرەکە بە شێوەیەکی ناسایی هەبێت و گەشەی مێژک سنووردار بکاتن. خاڵی پاشەنجینی فڵۆئاپکردنی ئەبنۆرمەڵایەتی یانەی کە پێش لەدایکبوون یان لە کاتی لەدایکبوون بەدی دەکرێت. واروە ئەخیر خاڵیش باس لەوە دەکەین پشکنینی ڕۆتینی پێش نەشتەرگەری ئەوە زۆر گرنگە. سلایدەدا باس ئەو خاڵان دەکەین کە دەبێت هۆی سنووردارکردنی ئەنجامدانی CUS. کوالیتی وێنەکان دەکرێت تێک بچن هەندەجار بەهۆی هەندی هۆکار. ئەو هۆکارانەش بریتین لە یەکەمیان خاڵێکم باسیێمان کردیە بەشی پێشەوەی سەری منداڵ یان خاڵدۆمیان تەمەنی منداڵەکە و کەلوپەلی پاڵپشتی CPAP بۆ نمونە ماس، گلۆڤز. خاڵی پاشەنجین هێر پرچی منداڵەکە و چۆنیەتی دانانی نەخۆشەکەش گرنگە و این کۆڕی مەشین ستینگز. لەو سلایدەدا باسی سوودی CUS دەکەین. سوودەکان یەکەمیان ئەکسیسیبلیتی، دووەمیان خاڵدۆمدا باسی ئەوە دەکەین کرانیەل ئەڵتراساوند توانای گواستنەوەی هەیە واتە لە قاوشی منداڵانی تازە لەدایکبوون لە نەخۆشخانەکانە دەتوانێت بگواترێتەوە. خاڵی پاشەنجین پێویستی بە هیچ هێورکردنەوەیەک نییە و خاڵی دیکەش دەڵێ گونجاوە بۆ ئەنجامدانی کۆمەڵەسکان بە دوای یەکدا و نۆ ئایۆنایزیشن یعنی هیچ تیشکێکی ئایۆنایزی نییە. و هەروەها لە ئەخیر خاڵدا باسی ئەومان کرێت دەتوانین سونەری دۆپلەر بەکاربێنین لێرەدا بۆ بینینی خوێنبەرەکانی پێشەوە و ناوەڕاستی مێشک. سلایدی ئەخیردا باسی زیانەکان دەکەین. کرانیەل ئەڵتراساوند پشکنینێکی زۆر ورد و بێزیانە. ئەگەر بێت ئەو پزیشکەی پشکنینەکە دەکات شارەزایەکی تەواوی لە بوارەدا هەبێت و هەروەها بزانێ چۆن ئامێرەکە بەکاربێنێ و پێویستی شارەزایی لە توێکاری کەلەی سەر هەبێ بۆ ئەوەی هیچ دۆزینەوەیەکی گرنگی لەدەست نەچێتن. بۆ ئەوەی کە کاتی خۆتان بەمە بەخشی و ئینشاءڵڵا ئەوەی کە باسمان کردیە ئەگەر شتێکی بچووکیش بێ ئینشاءڵڵا بە ئێوەمان گەیان بێت.